پرسیارێک لەبارەی سووریا لە دوای من لەگەڵ تۆڕی میدیای ڕووداوم کە تەلەڤیزیۆنێکی کوردیە لە دوای هەڵوەشانەوەی یاسای سیزەر لەلایەن سەنات و هەروەها ئەنجومەن نوێنەران چاوەڕوانی چی لە حکوومەتی سووریاکەیت کاتێک دێت سەرپرسی مافی پێکاتەکان وەکو دروز و کورد و کریستیانەکان دما مجار تێسەر رفتارە بە خەڵکێرە نەگیرینگەم لە کودەرە جیهانێنە دەبێ برێز و ڕوومەت رفتار بە خەڵکێرە وەرەکردن دەما کو هەنێک ڕژیم هەنە ڕەوشێ لەسەر خەڵکێ زەحمەت دکن خراپێ لە ژنان دکن و خەڵکێ دچەوسینن ئەفشاشە لۆما بە پشتڕاستی هێویدارم هەر گوهرتنەکە و لە هەر جیە جیهانێ ڕوو بدە بڕاستی گوه لە خەڵکێ وەرەگرتن ڕێز لەوان وەرەگرتن لە جەمە مەسەلە ئەوە لەورە ئەزوی کاری دکم و لە سەناتۆی خزمەتێ دکم داکو جوداهیەکە ئەرێنی د ژیانە وی خەڵکی دەچێ بکەم و ئەس شانازیە بە نونەرتیە وان دکم لە نیو مەکسیکۆیە ئەگەر ئەس کاربم دەنگی خۆش بۆ پاراستنە خەڵکێ لە هەر جێ جیهانێ بکاربینم ئەزێ بکاربینم ئەی پشتیوانی لە خواستی کوردەکەیت کە لەگەڵەوە شەڕی داعشیان کرد کێسە داوای ئۆتۆنۆمیەکەن لە نێو سووریا ئەمەش لە نێو سووریا چێگوتوودا دەما مژار تێسەر کارکردنا بە خەڵکێکی رە لە سەرانسەری جیهانێ ئەو خەڵکی و پشتگیریە ئەمریکایە دکن و ئارمانجا مە هەڤبەشە و نێرینامەش بۆ رەفتارە بە مرۆڤان رە هەڤبەشە ئەس ji بۆ فێربوون و گوهداریکردنا لوان vekirîme ew kesên ku niyet xirabin û rêxistinên terorîstin û kuştina xelkê tenê ji ber kuştin û çewsandinê hildibijêrin em rûbirûyê wê zordariyê dibin û qebûl nakin ji ber wê li seranserî cîhanê binêrin divê xelk werin naskirin dema cudahiyekî erênî di jiyana xelkê de çê dikin û dema mijar tê serkuştin û çewsandin destdirêjî û azardana xelkê û revandina zarokên xelkê divê bi wan re lêpirsîn bêkirin. They should be held accountable.